ڕۆژنامەگەری کوردی پێی نایە نێو 121 ساڵەی تەمەنیەوە، بەڵام هێشتا ڕەوشی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان لە ئاستی پێویستی قۆناغەکە و خواستی ڕۆژنامەنووسان و بەرپرسانی سەندیکای ڕۆژنامەگەری نییە. ئەویش بەهۆی ئەو پەیامە میدیایی کە هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن بێ گوێدانە پیشەی بوون و بنەماکانی کاری ڕۆژنامەگەری ئاراستەی کۆمەڵگەی دەکەن و دوجار دەبێتە هۆی زیانگەیاندن بە پێگەی ڕۆژنامەگەری ڕاستەقینە. ئەمڕۆ ئەگەر بەراوردکەین بە 121 ساڵ لەمون پێش کۆمەڵێک ئاستەنگ لە بەردەم میدیای کوردیا هەیە، کۆمەڵێک خێرانمان هەیە، کۆمەڵێک کێشەی جێبەجێ نەکردنی یاسامان هەیە، بۆ ئێمە داوامان کردووە میدیا بە یاسا بکرێت. کەڵە میدیا بە یاسا بکرێن ئەو دوو یاسایی کە بۆ میدیا دەرچووە لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکرێن، چ لە بنکەکانی پۆلیس، چ لە دادگاکانە، چ لەلایەن ڕۆژنامەنووسەکان و کەناڵەکانیشەوە. ئێستا ئێمە لە بەردەم لێشاوێکی زۆر لە کەناڵی میدیاین، زیاتر لە 1250 کەناڵی مۆڵەتدار ئەتوانن کار بکەن لە هەرێمی کوردستانە. لەم ژمارە زۆرە ئەو مەسجی ئەو پەیامی کە کورد ئەوێ بیگەێنێ، ئایا پەیامەکە بە کامیلی ئەگەێنێت یا پچڕ ئەیگەێنێ، یا ئەو پەیامە یەک پەیامی یەکگیر و گشتگیر و میدیایەکی نیشتیمانی ئەگەێنێ نەخێر. ئەمە کێشەکانی ئێمەیە. یەک یاساکانمان خۆی جێبەجێ ناکرێت، دوو ژمارەیەکی زۆر کەناڵمان هەیە بەڵام لە گەیاندنی پەیامە سەرکەوتنیان بەدەست نەهێناوە. هەرچەندە لە دوای ڕاپەڕینەوە بەردەوام ڕەوشی ڕۆژنامەگەری کوردی لە گەشە سەندندایە، بەڵام وەک کەسانی ئەکادیمی دەڵێن ڕەوشی ڕۆژنامەگەری کوردی بەدەرنیە لا گرفت و کەم و کورتی و تا ئێستاش بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن پابەندی هێڵە گشتیان نیشتیمانیەکان نین. زۆر جار بەشێکی زۆر لە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕاستەوخۆ ئەو بەرژەوەندی خۆیان یان ئەو جیهانبینی خۆیان تێکەڵەکەن بە پەیامیدیایەکە و لە بەرنتیجەیە هاوڵاتی زەرمەند دەبێ لە بەری هاوڵاتی ئەوێ لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە ئاگەرتنیان بێ و ئەگەر هاتوو ئەو لەسەر ئەساسی ئەو بەرژەوەندەکەی خۆی بابەتەکانی ڕێخست یان بەرژەوەندی حیزبەکەی یان کەسەکە ئەوە دیارە حەقەتەکە لەوێ بێتە قوربانی و هاوڵاتی زەرمەندی گەورا بێت. بەڵام جێگیری نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەڵێت ڕۆژنامەگەری کوردی گەشەی بەرچاوی بەخۆ بینیوە. ئەمەش وەکار بووە بۆ پانتای ئازادی ڕۆژنامەگەری، هەرچەندە هێشتا ڕەوشی ڕۆژنامەگەری کوردی بێ هەڵە و کەم و کورتی نییە. لە دوای ڕاپەڕینەوە ڕۆژنامەگەری ئەزموونێکی گەورەی تەجربە کردو لە هەرێمی کوردستان، ئەزموونێکە پڕە لە ئازادی، پڕە لە دیموکراسی، پڕە لە داهێنان و ئێستا ڕۆژنامەگەری کوردی بارودۆخێکی تەندروست و زۆر باش و پۆزتیفی هەیە و مەسەن لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە گەشەی زۆری کردووە و مەسەن پانتایەکی ئازادی گەورەی دابین کردووە. بەڵام لەگەڵەوەشا مەسەن چەند خاڵێکی نێگەتیڤیش هەیە. یەکیانەوەیە کە مەسەن کاری ڕۆژنامەنووسی وەکو پیشە نەناسێنراوە لە هەرێمی کوردستان، ئەمە خاڵێکی نێگەتیڤە و لە هەمان کاتیشا میدیا ڕێک نەخراوە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 1200 میدیای چاپکرا و 100 کەناڵ و ڕادیۆی ئاسمانی و ناوخۆیی لە وەزارەتی ڕۆشنبیری تۆمار کراوە، بەڵام ئەم ژمارە زۆرەی میدیا هۆکار بووە بۆ دروستبوونی ناجۆریەک لە میدیای کوردیدا. من پێم وایە کە لە ئێستادا فەوزایەکی لەبارەی ڕۆژنامەگەریە و ئەم فەوزایە بەشێکی پەیوەندی بە دەسەڵاتەوەی بەشێکی پەیوەندی بە ڕۆژنامەنووسان خۆیانەوە هەیە و ئەگەر بەم ڕیتمەی ئێستا بڕوات ڕۆژنامەنووس و میدیا و میدیاکاران و بە تایبەتیش دەستگاکانی ڕاگەیاندن کارەساتە خوڵقێنن، هەم لە کۆمەلگا، هەم بە ئاراستەی سیاسی، هەم بە ئاراستەی کۆمەڵایەتی، هەم بە ئاراستەی هەموو ئاراستانی کە هەیە. بۆیە ئەم دۆخی کە ئێستا میدیایتایە دۆخێکی تاو ناتەندروستە. من قسم لەسەر ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری نییە، ئەوەی لە ڕابردوودا بینراوە. ئەوەی کە هەیە ئێستا لە هەرێمی کوردستان فەوزایەکەی لە بواری ڕۆژنامەگەریە، کاریگەری سلبی لەسەر کاری ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەنووسی ڕاستەقینە و دەستگای میدیای ڕاستەقینە دروست کردووە. مێژووی ڕۆژنامەگەری کوردی دەگەڕێتەوە بۆ دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی لە 22 نیسانی ساڵی 1898 بە ناوی ڕۆژنامەی کوردستان کە لەلایەن میقداد مەدحەت بەدرخان لە قاهیرە یەکەم ژمارەی چاپکراوە. لە دوای ڕاپەڕینەوە ڕاگەیاندنی کوردی پێی ناوەتە نێو قۆناغێکی نوێ و باسەدان دامەزراوەی میدیایی لەدایک بووە، بەڵام وەک دەوترێت پەیامی ڕاگەیاندنی کوردی لە ڕووی جۆری و ناوەڕۆکەوە لە ئاستی پێویستی
قۆناغەکەدا نییە. مەریوان ئەبڵا، کورسات نیوز، سلێمانی.